نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان. خوێندنەوە هیوا کۆی. خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. شیکاری چەپکێک فەرموودە: دیارترین تایبەتمەندی فەرموودەکانی پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام ئەوەیە کە لە هەر بابەتێک دوا بێت گەشتگیرترین پەیوی دەربارەی ئەو بابەتە دەربڕیوە. لەم ڕۆژەوە بە هەزاران نمونە دەبنە پاڵپشتی ئەم قسەیەمان، بەڵام ئێمە لێرەدا هەڵوێسە لەسەر هەندێک لەو فەرمودانە دەکەین کە لە دیدی هەموو کەسێک و لە هەموو سەردەمێکدا بە جەوامع الکەلیم ناسراون. بەڵام دەبێت چەندبارە جەخت لەسەر ئەوە بکەمەوە کە تەواوی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چوارچەوەی ئەم واتایەدا خۆیان دەبینەوە. فەرموون ئێوە و چەپکێک لەو فەرمودانە. چەند ترۆپکە پەیوێک سەبارەت بە تەوحید. ئیمامی تیرمیذی لە ئیبن عەباسەوە ڕەضای خوای لێبێ ئەم فەرمودەیەمان بۆ دەژێڕێتەوە: يا غلام إني أعلمك كلمات احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاهك إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك ولو اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك رفعت الأقلام وجفت الصحف. ئەی گەنج، با چەند وشەیەکت فێر بکەم. تۆ مافەکانی خوا بەسەرتەوە بپارێزە تا خوای گەورەش تۆ بپارێزێ. بەڵێ، تۆ ڕەچاوی فەرمانەکانی ئەو بکە تا ئەویش بداتە پەنای خۆی. کە داوایەکت هەبوو هەر لە خوا داوای بکە. گەر پێویست بە یارمەتی بوو هەر ڕوو لە دەرگای ئەو بنێ. بشزانە ئەگەر تەواوی مرۆڤایەتی کۆ ببنەوە و هەوڵ بدەن سوودێکت پێ بگەێنن، ئەوە ناتوانن هیچ سوودێکت پێ بگەێنن مەگەر ئەوە نەبێت کە خوا بۆی نووسیویت. هەر بەو جۆرەش گەر تەواوی مرۆڤایەتی دنیا گەلە کۆمەت لێ بکەن و بیانەوێ زیانێکت پێ بگەێنن، ئەوە ناتوانن بچووکترین خراپەت دەرهەق ئەنجام بدەن مەگەر ئەوە نەبێت کە خوای گەورە لەسەری نووسیوی. جاییتر قەڵەمەکان هەڵگیراون و نووسراوەکانیش وشک بوونەتەوە. جا بڕوانە چۆن لەم چەند ڕستە کورت و پوختەدا ئاڵۆزترین و سەختترین بابەتەکانی قەدەر و تەسلیمیەت جێیان کراوەتەوە و لە ڕێی سادەترین شێوازیشەوە ئەم باسە قوڵا ڕۆشن کراوەتەوە. هەروەک چۆن واتای عیبادەتی تێهەڵچێشی چەمچی بزاوت و هەڵسوڕان کردووە و لەم ڕێیەشەوە واتاگەلێکی فراوانی لە یەک دوو ڕستەدا کورت کردوێتەوە. مرۆڤ ڕێبوارە. دیسان ترمذی لە ئیبن عومەرەوە ڕەزای خوای لێبێ دەجێڕێتەوە: كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل وعد نفسك في أهل القبور. لە دنیادا وەک غەریب بژی یان وەک ڕێبوارێک بە، بەر لەوەش کە بمریت خۆت لە خەڵکی گۆڕستان بژمێرە. هەروەک دەبینین فەرمودەیەکی سێڕستەیی پڕواتاترین و پوختترین ئەو وتانەی لەخۆ گرتووە کە دەکرێت دەربارەی زوهد و تەقوا و پاراستنی هاوسەنگی دنیا و ئاخیرەت بوترێ. خۆ ئەگەر دەربڕینێکی لەمەش پوختتر هەبێت بە دڵنیاییەوە ئەوەشیان هەرهی پێغەمبەری خوا دەبێ، با هیچ کەسیش گومانی لەمە نەبێ. غەریبی مرۆڤ لەم دنیایەدا ڕاستێکی حاشا هەڵنەگرە. مەولانا وتەنی مرۆڤ وەک قامیشی ئەو نەیە وایە کە لە قامیشەڵان لێکراوەتەوە، ئیتر لە تاو دووری لە خاوەنی ڕاستەقینەی هەردەم لە ناڵیندایە و تا پشکۆی ژینیشی گەشت بێ ناڵەی ئەم جوداییە دانامرچێتەوە. مرۆڤ ڕێبوارە. ڕێبواریەکەیشی لە جیهانی ڕۆحەوە دەستی پێکردووە و بەسکی دایکیدا تێپەڕیوە و بەرەو دنیا ملی ڕێگرتووە. لێرەش گڕووگاڵی منداڵی داوێتێت دەست بەهاری گەنجی و گەنجێتیش بەبێ وەستان ڕادستی پاییزی پیری کردووە. ئیدی پیری بە گۆڕ و گۆڕیش دەرگایەکی بەرەو بەهەشتیان دۆزەخی بەڕوو داواڵا کردووە. بەڵام پرسیارەکە ئەمەیە: داخۆ مرۆڤ تا چ ڕادەیەک دەرچی بەم ڕێبواریەی کردووە؟ چونکە ئەگەر بەردەوام وەک ڕێبوارێک تەماشای خۆی بکات
ئەوە بەبێ سەرسمدان و ئاڵۆسکانە داوی جوانیە جۆرا و جۆرەکانی دنیاوە ئەو جوانیانەی کە جگە لە قورسکردنی هەنگاوەکانی ڕێچکەڵکێکی تریان نییە ڕێ دەکات و تا دواوێزگە بە سەلامەتی بەردەوام دەبێت. گەر مرۆڤ خۆی وەگێچێک لە مردوانی گۆڕستان هەژمار نەکات بە دەربڕینێکی تر گەر حەقیقەتی بمرن پێش ئەوەی بمرن لە ژیان و کردەوەکانیدا بەرجەستە نەکات ئەوە مەحاڵە بە تەواویمانە لە فێڵ و تەڵەکەکانی شەیتان پارێزراو بێت. بەڵێ وایە پێویستە مرۆڤ بە دیوە جیسمانی و نەفسانیەکەدا مردن بچێژێت بۆ ئەوەی دیوە ویژدانی و ڕۆحانیەکانی زیندوو بێتەوە. جا مەگەر ئەوانەی هەموو شتێکیان بەسوەتەوە بەخواستە جەستەییەکانەوە هەر ئەو داماوانە نین کە لەژێر چەپۆکی تەن و لاشەیاندا ورد و خاش بوون. سەرنجامی ڕاستی و درۆ. ئیمامی بوخاری و مسلیم و ئەبوو داود لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە ڕەزای خۆیان لێبێ ڕیوایەتیان کردووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة وما يزال الرجل يصدق ويتحرى الصدق حتى يكتب عند الله صديقا وإياكم والكذب فإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار وما يزال الرجل يكذب ويتحرى الكذب حتى يكتب عند الله كذابا. رازگۆ بن چونکە رازگۆیی مرۆڤ دەگەیەنێتە چاکە و چاکەش مرۆڤ بەرەو بەهەش دەبات. جا هەر ئەوەندە مرۆڤ جارێک خۆی دایە دەست ڕاستی و ڕووی کردە ئەو ڕێیە ئیتر بەردەوام ڕاستبێژ دەبێ و بە دوای ڕاستیدا دەگەڕێ تا ئەوەی ئەو مرۆڤە لای خوای گەورە بە زۆر ڕاستگۆ تۆمار دەکرێت. خۆتان بپارێزن لە درۆ چونکە درۆ مرۆڤ دەگەێنێتە خراپە و خراپەش مرۆڤ ڕاپێکی دۆزەق دەکات. جا هەر ئەوەندەی مرۆڤ جارێک خۆی دایە دەست درۆ ئیتر بەردەوام درۆ دەکات تا دەرەنجام لای خوای گەورە بە کەذاب زۆر درۆزن تۆمار دەکرێت. ڕازگۆیی دروشمی پێغەمبەران و درۆش سیفاتی کافر و منافیقانە. ڕازگۆیی بناغەیەکی گرینگە کە ئێستا و ئایندەی لە ئامێز گرتووە. درۆژ لەکەیەکی ڕەشە بەسەر تەوێڵی ڕۆژگارەوە. کەسێک نییە لەم دنیاەدا کە لە سایی درۆدا بە ئاسوودەیی ژیا بێ و بە بەختەوەری هەمیشەیی شاد بوو بێ. لەسەر شاڕەی ڕۆشنی بەرەو بەختەوەری ئەبەدی درێژبوونەوەی ڕاستیشدا هەرگیز ڕێت لە سیاچارەیەکی دنیا و دوا ڕۆژ لە دەستچوو ناکەوێت. درۆ گرنگترین بناغەی کوفر و دیارترین نیشانەی نیفاق و ناونیشانی بانگەشەکردنی پێچەوانەی ئەو شتەیە کە خوای گەورە دەیزانێ. درۆ بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بە جارێک پێکاتی ئەخلاقی کردووەتە وێرانە. دەردێکی کۆمەڵایەتی ئەو تۆشە بەهۆیەوە دنیا بووەتە پاسەوانی درۆزنەکان. هەر نەتەوەیەک دەرگای بەڕوودا کردبێتەوە و لە نێو خانە و ماڵیدا لە دوکان و بازاڕیدا لە پەرلەمان و سەربازگەیدا مافی گەڕانی سربەستی پێدا بێت بە سەربەرزی نەگەیشتووە و ناشگات. لە بەرامبەریشدا بایەخدارترین بنەمای ئیسلامەتی و دیارترین تایبەتمەندی ئیمان و بەردی بناغی ئەخلاقی محەممەدی و جیاکارترین پەسنی ئەنبیا و ئەولیا و تاقانەتەوەرەی پێشکەوتنی مادی و معنەوی تەنها و تەنها سیدق و سەرڕاستیە. یەکێکیان سیمای فریشتان و ئەوەی تریان سیمای ئەهریمەنانە. یەکێکیان تایبەتە بە بەندە ڕێزلێژیراوەکانی خودا و ئەوی دیشیان تایبەتمەندی ڕۆحە پیسەکانە. یەکێکیان پەسنی فەخری کائینات صلی الله عليه وسلم و ئەوی تریشیان سیفەتی دەجالەکانە. یەکێک لەو وشانەی کە لە دەقەکەدا بە شێوەی بەرابەرچێ بەکارهاتووە وشەی بڕڕوە. ئەم وشەیە کەواتای گرتنەخۆی گشت جۆرەکانی خێر و چاوگی هەموو کارێکی چاکە دەگەیەنێت. وشەیەکی هێندە گشتگیر و فراوانە کە هەر لە هەزری دروست وتەی دروست و نیەتی دروستەوە بیگرە هەتاوەکو کردەوەی دروست و ژینی دروست و چەندین بابەتی دیکە دەگرێتەوە. بە کورتی دەتوانین هەموو واتاکانی خێر و چاکەخوازی بۆ ئەم وشەیە بژێڕینەوە. لە بەرامبەریشدا فجور بەکارهاتووە کە پێچەوانەی وشەی یەکەمە و لەو ڕوەوە کەلانکەی شەڕ و خراپەیە و داخراوە بەڕووی هەموو جۆرە چاکەیەکدا بە پێڕستی هەموو بیرێکی چەوت و گفتارێکی چەوت و ڕەفتارێکی چەوت دادەنرێت. هەر دەڵێی تۆوی دۆزەخی لە خۆیدا هەڵگرتووە. هەروەها لە دەقی فەرمودەکەدا هەڵسەنگاندنێکی بەرابەرچیانە بۆ هەردوو چەمکی
سدیق و کەذاب بەرچاو دەکەوێت. پێم وایە گەر چەمکی یەکەمیان بریتی بێت لەو مرۆڤە دروست و سەرڕاستەی کە ڕازبێژی و ڕازڕەوی تێدا وەک فیترەتی دووەمی لێهاتووە، ئەوە چەمکی دووەمیان پێناسێک دەبێت بۆ ئەو درۆزنە زۆرزان و پسپۆڕەی کە سروشتی لەگەڵ درۆدا ئاوێتە بووە. هەردوو وشەکەش بە شێوەی موبالەغە بەکارهاتون، وەک بڵێ ئاماژەیەک بێت بۆ ئەوەی کە ئەو مرۆڤەی سەرڕاستی کردوەتە کاڵای باڵای و دروست بیر دەکاتەوە و دروست دەدوێ و دروست هەڵسوکەوت دەکات و دروست دادەنیشێ و دروست هەڵدەستێ، ئەم ڕۆژنەبێت سبەی بێشک دەبێتە هێمای ڕاستی و لەخوا نزیکە لە زەمین و ئاسمانەکاندا. لەو لاشەوە ئەو مرۆڤەی خۆی لە لیتاوی درۆدا نوقم کردووە، بیرکردنەوەی درۆیە و قسە و گفتاری درۆیە و لەگەڵ درۆدا هەڵدەستێ و دادەنیشێ، زوو بێدیان درەنگ دەبێتە سیمبولی دواوێزگەی ئەم دوو ڕێگە جیاوازەش کە تا بڵێ یەکێکیان درێژ و ئەوی تریان کورت، تا چاو بڕکات ئەمیان ڕووناک و ئەویان تەماوی، تا ئەو پەڕی سنوور یەکێکیان سەلامەت و ئەوی دیکەیان مەترسیدار بەهەشت و دۆزەخە. لە هەر مەنزڵێک لە مەنزڵەکانی یەکێک لەم دوو ڕێگەیەدا بزەی پاداشتێکی تاسە بزوێنی پێشوەخت و پاداشتێکی گوڵڕەنگ با ڕووی ڕێبوارەکەیدا دەنوێنرێ، تا ئەوەی ڕێ لە بەهەشدا دەگاتە پایان، ڕێبواری ڕێژ نیشتەجێی بەهەش دەبێت. هەرچی ڕێگەکەی تریشە لە پاش ئەو هەموو چەرمەسەری و ماندوێتیە کەچی لە کۆتاییدا ڕێبوارانی فرێدەداتە ناو دۆڵی شومی بەدبەختی هەمیشەیەوە. گەربیرتان بێ ئەم فەرمودەیەمان لەو جێیەشدا باس کرد کە تایبەت بوو بە سیدقی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. بەڵام ئەو خاڵەی لێرەدا دەمانەوێت بە وردی لێ ڕابمێنین ناوازەی و لێهاتووی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە بەیانکردنی سەرنجامی سەرڕاستی لە هەردوو دنیادا. لەلایەکی تریشەوە دیاریکردنی زیانە کەسی و کۆمەڵایەتیەکانی درمی کوشندەی درۆ لە ڕێی چەند ڕستەیەکی کورت و پوختەوە. ئەوەی بە تەنها ئەم فەرمودەیە بخوێنێتەوە بێگومان زۆر بە جوانی بۆی ڕوون دەبێتەوە کە باسکردنی ئەو هەموو بابەتە دوور و درێژ و پڕ لە وردەکاریە بەو چەند ڕستە کەم و شێوازە بێوێنەیە بەهرەمەندیە کە تەنها پێغەمبەری خوای پێشەرەفمەند بووە، جگە لەویش بۆ هیچ کەسێکی تر نەلواوە و ناشلوێت. نوری نەمر